ئەمە دیمەنی ڕێگەی یەکێکە لە گوندەهرە گەورە و گرنگەکانی سەر بە قەزای سەی سادە لە ڕۆژهەڵاتی سلێمانی. ڕێگەی گوندی کانیپانکە کە ئەمە حاڵەتی ڕێگەیەکی سەرەکی زیندووە و چەندین ناوچە و گوندی دیکە بە قەزای سەی سادە دەبەسێتەوە. هەر کەسێک تەناجارێ بەم ڕێگەیەدا تێپەڕ ببێت هەست بە پشتگوێ خستن و وێرانەیی دەکات. ڕێگەوبانەکەی خراپە هەتا بڵێ بێخزمەتە. ئەمە نمونەیەکێتی ئەو بەروار عینیشت سەروتریش هەر بە هەمان شێوەیە. ئیتر ئاوایە ئەوەیە لە بەرچاو ئەبینرێ و هیچ شتێکیشی بۆ نەکراوە. ئەمە 2 ساڵە بێ وایە. ئەمە بە تایبەتی ئەمە 2 ساڵە بێ وایە. زۆریش جار ڕێگۆبانێکی سەرەکی بینی 2 پارێزگایە لەگەڵ مەرزێکی نێودەوڵەتی لەسەرە و ئەوە پارێزگای هەڵەبجە و بۆ سێمانی و مەرزی باشماغ بۆ سێمانی و سەیرانبەن و ئەوەی تەوێڵە و ئەیجادێکی سەرەکیە ڕەوەڵا. بەڕاستی جادە و ڕێگاوبانەکەمان زۆر خراپە. ئەوە خۆتانەی بینن بە بەرچاوی خۆتانەوەی ڕۆژانە زەختێکی زۆر لەسەرەتی بە تایبەتی 2 مەرزی لەسرە زەختێکی لەسرە ڕۆژانە ئەو بەرپرسانە کە لێرەوە هاتوو چۆکەن ڕۆژانە خۆیان ئەیبینن لێرەوە هاتوو چۆکەن بەڕاستی هیچ ئاوڕێکی لێنەوە درێتەوە تقریبەنەوە بۆ مدەی 2 ساڵ بۆ 3 ساڵە بێت ئەو جادەیە ئاوایە و هیچ ئاوڕێکی لێ نەدراوە داواکەین لە حکومەت ئەم جادەوبانە تەنانەت هەر لە بەشی سەریشەوە بەشی خوارەوە هەر بەو شێوازێ داواکاری لە حکومەت ئاوڕێک لەم ڕێگەوبانەداتەوە و دەستا خۆش بێت. قایمقامی سەی سادە ئەوەی نەشاردەوە کە ڕێگەی گوندی کانیپانکە ڕێگەیەکی سەرەکی و گرنگە. ڕاشی گەیان کە دەرخستیان بۆ کردووە بەم نزیکانە ڕێگاکە نۆژەن دەکەنەوە. خۆتان ئاگادارن ئەو شەقامە سەرەکیە کە لە ناو گوندی کانیپانکەیە شەقامی سەرەکی نێوان سلێمانی سەی سادقا لە ساڵانی ڕابردووە چەند جارێک کاری نۆژەنکردنەوەی بۆ کراوە بەڵام گرفتی سەرەکی ئەو شەقامە ئەوەیە کە لە ڕابردووە ئاوبارەی نەبووە ئاوی سەرجەم ئەو چێشخانە و دوکانانەی کە ئەکەونە سەر شەقامە سەرەکیەکە بە هۆکاری ئەوە ڕێگاکە بە بەردەوامی تێکەچووە. خۆشبەختانە ئێستا لەسەر ڕەزامەندی بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دوابەدوایی کە دەرخستەیەکمان بۆ بابەتە پێشکەش کرد چارەسەری ئاوبارەی شەقامە سەرەکیەکە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە لە چەند ڕۆژی ئایندەدا ئینشاءڵڵا کارەکانی بە کۆتا ئەگا دواتر کاری نۆژەنکردنەوەی شەقامەکە ئەنجامەدرێ و خۆشبەختانە چاوپێکوتنەکەیەوە لە کاتێکایە کە ئێمە لەم چەند ڕۆژی داهاتوە ئیش و کارەکانی ئەو شەقامە تەواوە کرێ. ماوەی 2 ساڵە مەحاڵی ئەم ڕێگا سەرەکیە دانیشتوانی ناوچەکە و شۆفێرانیش داوا دەکەن چاوی بەم گوندە گەورەیەدا بخشێنرێتەوە و چی دیکە وەک حاڵی ئێستەی پەراوێز نەخرێت. سوێ محەممەد کەناڵی پەیام گوندی کانیپانکە سەر با قەزای سەی سادق.